باڵندەر یەکێکن لە هەرە زەرەرمەندترین چینەکانی ئەو. حاجی قادر عەبدوڵڵا سەرۆکی لقی ڕاپەڕینی یەکێتی بەڵێندەرانە لە ساڵی 2013دا ئەم پرۆژەیەی وەرگرتووە و دەستی بە دروستکردنی کردووە. ماوەی 11 ساڵە نەیتوانیوە پرۆژەکەی تەواو بکات. دەڵێت قەیرانی دارایی زیانی زۆری پێگەیاندون و بۆتە هۆی ئیفلاسبوونی ژمارەیەکی زۆری بەڵێندەرانی سنوورەکە. ئەو پرۆژەیە بینایی بەڕێوەبەرایەتی تاپۆی ڕاپەڕینە لە ساڵی 2013 دەست بەکار بووە، بەڵام بەهۆی شەڕی داعش و قەیرانی دارایی وەستانی بۆ کراوە. لە 2019 و پرۆژەیە دیارە جارێکی دەست بەکار بووە، نیسبەتێکی ئیشتێدا کرا، بەڵام دووبارە بەهۆی نەبوونی سویلە و نەختینە ئەوانە دووبارە پرۆژەکە وەستاوە. پرۆژە 199 تەواو بووە، بەڵام لەبەر مەبلەغێکی کەمی پارە ئێستا پرۆژەکە وەکو وەستانی لێ هاتۆتەوە. دەناو پرۆژە ئێستا ئەو پلانە ئێمە بۆمان دانابوو لە مانگی 12 نەدەگەیشتە سەری ساڵ تەواومان دەکرد، بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی سویلەوە پرۆژەکە وەستاوە. بەڵێندەر ئیفلاسیان هێناوە بەهۆی نەبوونی سویلات و کە لە کاتی خۆیدا پارەت وەرنەگرت کۆمەڵێک مەسروفاتی ئیداری زیاتر دێتە سەرەت و هەموو تووشی بلێن زەرەرمەند دەبی. لە دەڤەری ڕاپەڕین لە کۆی 121 پرۆژەی سنوورەکە کە لەسەر بودجەی پەرەپێدان و وەزارەتەکانن، تەنیا 5 پرۆژە کاریان تێدا دەکرێت و 116 پرۆژە کە بەشێکیان زیاتر لە 10 ساڵە چوونەتە بواری جێبەجێکردنەوە کارکردن تیایاندا وەستاوە. جێگری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین هۆکاری وەستانی پرۆژەکان بۆ قەیرانی دارایی و نەبوونی پارەی نەختینە لە بانقەکاندا دەگێڕێتەوە. پرۆژەکانمان ژمارەیان 121 پرۆژەیە، 21 پرۆژەی هی وەزارەتەکانە، 100 پرۆژەش بودجێ پەرەپێدانە لایەن ئێمە سەرپەرشتی دەکرێت. ئەمەش دەکرێت بە دوو بەشەوە، بەشێکیان 52 پرۆژەی تازەن لە 2022 بۆ 2024 بەردەوامن تازە دەستیان بەکار کردووە. پرۆژەکانی تریش ئەو 48 پرۆژەی کۆنی 2012ە، ئەگەرچی کاتی خۆی لە 2016 بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات بودجێکی باشی بۆ دابینکردین، بەشێک لە پرۆژەکانمان دەست بەکار بوونەوە تەواو بوون، بەڵام هێشتا 48 پرۆژەی کۆنمان هەیە لە 2012 تا ئێستا دەست بەکار نەبووەوە لەبەر نەبوونی نەقدینە. کۆی بودجەی پرۆژەکانی سنوورەکە 287 میلیارد دینارە. بۆ دەستپێکردنەوە و تەواوبوونیان پێویستیان بە 112 میلیارد دیناری تر هەیە و جێگری سەرۆکی حکوومەت لە هەوڵدایە بۆ دابینکردنی پارە بۆ تەواوکردنی پرۆژەکانی سنوورەکە. خالید ئەحمەد، کورسات نیوز، دەڤەری ڕاپەڕین.